Yüzünü göreceksiniz. ئەمانە ژمارەیە کرێکاری کوردی لایەنگری هەدەپن کە لەلایەن هێزێکی تایبەتی تورکیاوە دەستگیر کراون. ئەو ئەفسەرەی هێزە تایبەتەکە پێیان دەڵێت کە دەبێت باجی خیانەتەکەتان بدەن و هەڕەشەشیان لێ دەکات و دەڵێت هێز و دەسەڵاتی تورکیایان پیشان دەدات. Ne yaptı devlet size? لەسەر بڵاوبنەوەی ئەم گرتە ڤیدۆیە کە کاردانەوەی زۆری لێکەوتەوە، سری سووریا ئۆندەر پەرلەمانتاری هەدەپە هۆشداریدا لە بەهێزبوونی بیری ڕەگەزپەرستانە لە تورکیا. ئەمەش سەڵاحەدین دەمیرتاشە لە پرسەی سەربازێکی تورکدا کە بەر لە چەند ڕۆژێک لە شرناخ لەلایەن گەریلاکانی پەکەکەوە کوژراوە. دەمیرتاش دەڵێت هەموو تورکیا ئاشتی دەبێت. هەدەپە هیچ جیاوازیەک لە نێوان خوێنی گەریلایەک و سەربازێکدا ناکات، بەڵام هەندێک کەس لە پێناومانەوەیان لە دەسەڵاتدا شەڕیان هەڵبژاردووە. بەوتەی هەندێک لە چاودێران ئەم ڕۆژانە ڕۆژانێکی سەختن بۆ دەمیرتاش و هەدەپە. هەدەپە لە نێوان دوو بەرداشی حکوومەتی تورکیا و پەکەکەدا گیری کردووە. بەرپرسانی هەدەپە ڕۆژێک دەبێت لە پرسەی گەریلا بەشدار بن و ڕۆژێکی دیکەش لە پرسەی سەربازی تورک. پێدەچێت لەم ڕۆژانەدا هیچ شتێک وەک دیدارێکی ئۆجەلان بۆ هەدەپە گرنگ نەبێت، بەڵام پێ ناچێت حکوومەتەکەی ئاکەپە ڕێگە بە وەفدی هەدەپە بدات بەم نزیکانە سەردانی ئۆجەلان بکات. بەپێی هەندێک لە میدیاکانی تورکیا لەم چەند ڕۆژەدا وەفدێکی حکوومەت سەردانی ئۆجەلانیان کردووە و ئۆجەلان لە دۆخەکە ناڕازیە و پێی وایە هەرسێ لایەنی حکوومەت و هەدەپە و پەکەکە ئەرکەکانی خۆیان بۆ سەرخستنی پرۆسەی ئاشتی جێبەجێ نەکردووە. بەشێک لە چاودێرانی تورکیا لە سەرەتای دەستپێکردنی بارگژیەکانەوە ئەردوغان و ئاکەپەیان تۆمەتبار کرد بەوەی مەبەستی سەرەکییان لەم بارگژیانە لاوازکردنی هەدەپەیە. بەو پێی ئاکەپە بەنیازە هەڵبژاردن ئەنجام بدرێتەوە و دەنگەکانی هەدەپە کەم بکات. بارگژیەکانی ئەم دۆیانەی نێوان پەکەکە و حکوومەتی تورکیا تەنها هەدەپەی نیگەران نەکردووە، بەڵکو لەسەر ئاستی کۆمەڵگای نێودەوڵەتیش نیگەرانی ئەوەی لێکەوتۆتەوە کە کاریگەریان لەسەر شەڕی داعش هەبێت و پرۆسەی ئاشتیش لە تورکیا پەک بخەن. عەلی لاریجانی سەرۆکی پەرلەمانی ئێران ڕەخنەی لە هێرشە ئاسمانیەکانی تورکیا گرت بۆ سەر کورد و ڕایگەیاند ئەو هەنگاوەی تورکیا لە دژی کوردەکان گوماناویە. بەوەی 300 هێرشی بۆ سەر کوردەکان ئەنجام داوە. لە کاتێکدا لەو ماوەیەدا تورکیا تەنها 3 جار هێرشی کردۆتە سەر داعش. هەر لەو بارەیەوە فرانک فالتەر شتانمایر وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیاند حکوومەتی تورکیا بەڵێنی بە ئەڵمانیا و یەکێتی ئەوروپا داوە کە پرۆسەی ئاشتی لەگەڵ پەکەکە درێژە پێ بدات. وتیشی دەستپێکردنەوەی شەڕ لە نێوان تورکیا و پەکەکە زیانی بۆ تورکیا و هەموو ناوچەکە دەبێت. پێشتریش یەکێتی ئەوروپا نیگەرانی خۆی دەربڕی بوو لە هێرشەکانی تورکیا بۆ سەر پەکەکە و داوەشی لە حکوومەتی تورکیا کردبوو بەرامبەر بە پەکەکە هەڵوێستێکی گونجاو و دوور لە توندڕەوی بگرێتە بەر و بە شێوەیەکی هاوسەنگ وەڵامی هێرشەکانی پەکەکە بداتەوە و زیادەڕۆیی نەکات لە هێرشەکانیدا.